سەبارەت بە دەستڕاگەیشتنی خوێندکاران بە سەرچاوی زانستی بە ناوەندەکانی وەک کتێبخانەکانی کۆلێج لەسەر ئاستی کۆلێج بێت یان لەسەر ئاستی ناوەندی کتێبخانی ناوەندی زانکۆ بێت ئەتوانین لە چەند ڕوێکەوە ئێمە قسە لەسەر ئەم بابەتە بکەین. بۆ دەستڕاگەیشتنی خوێندکار لە هەر ئاستێکی خوێندنا بێت چ بەکالۆرۆس بێت چ ماستەر بێت هی خوێندنی باڵا چ دکتۆرا بێت. بۆ دەستڕاگەیشتن بە سەرچاوی زانیاری لە ناو کتێبخانەکاندا ئێمە ئەتوانین بڵێین کتێبخانەکان لە ناو زانکۆیە کتێبخانەی کۆلێج لەگەڵ ناوەندی ئەتوانین بڵین ژمارەیەکی باش کتێبیانتیایە کتێب لە هەموو ئەو جۆرە پسپۆڕیەی کە لەسەر ئاسی کۆلێجە لەگەڵ کتێبخانی ناوەندی ژمارەیەکی باش لە سەرچاوە بوونی هەیە بۆ گشت پسپۆڕیەکان بەڵام ئەمەیان ئەکەوێتەوە سەر ئەوەی تا چەند خوێندکار سوودی لێوەرئەگرێت ئەمە کەوتۆتەوە سەر خوێندکار خۆی بۆ ئەنجامدانی سیمینار بێ راپۆرت بێ بۆ توێژینەوە بێ بۆ خوێندنی ئاستەکانیان بێت کەوتوتە سەر ئەوەی ئایا خوێندکار تا چەند توانای هەیە سوود لەو سەرچاوانە وەربگرێت ئایا ئەو سەرچاوانە بە زمانی کوردین ئایا ئەو سەرچاوانە بە زمانێکی بەدەر لە کوردین ئایا خوێندکار گەنجی ئێستا کێشەی هەیە لەگەڵ ئەو پرتوکانەی کە بە زمانی عارەبین یان فارسین یان بیانین بۆیە ئەمە ئینکاری لەوە ناکەین کە ژمارەیەکی باش سەرچاوە هەیە بەڵام لەو لایەنەی تری کە خوێندکار تا چەند دەستی ئەگات بە سەرچاوی زانستی و سوودی لێوەرئەگرێ ئەمە وەک وتم ئەکەوێتەوە سەر خوێندکار خۆی لەبەر ئەوەی خوێندکار خۆی پێویستی بە سەرچاوەیە ئەزانێت چی هەیە باسی ئەوش بکەین کە جگە لە ناوەندەکان و کتێبخانەکانی زانکۆ ینی ئێستا ئینکاری لەوە ناکرێت کە سەرچاوی تەکنۆلۆژیا بۆ خۆی ئەدگەیەنێ بە چەندین سەرچاوی PDF لە ناو پەیج و سایت و کتێبخانە ئەلکترۆنیەکانە دیسان ئەمە ڕێگەیەکی تری ئاسانە بۆ خوێندکار ئەتوانێت سەرچاوی دەستکەوێ بەڵام لەو سەری ترەوانەیە کێشەیە بۆ ئەوەی ئەم کتێبانە بێگومان لە ئینتەرنێت تۆ کتێب بێنی هەمووی بە زمانێکی ترە ئەوەیە بە عەرەبیە یان بە بیانیە ئینگلیزیە یا بە زمانێکی دیکەیە دیسانەوە کێشیان لەگەڵ ئەوەیە هەیە کە زمانەکە نازانن کێشەکە لە یەکەم لە زمانەکەیە کە تۆ زمان نازانی ینی بە PDF کتێبەکەش بێتە بەردەستێت یا ئەوە تا کتێبێکە زۆر باشە بە پارەیە بێ بیکڕی ئەوەش بار و گوزەرانیکی سەخت ئەخاتە سەرشانی خوێندکار لەلایەکیش کێشەی زمانەکەی کە وتمان ئەو لە زمانەکە تێناگا با بە PDFش سەرچاوە زۆر بێ لە ئینتەرنێتە یعنی منیش بۆ خۆم بە PDF کتێب زۆر ئەهێنم بە عەرەبی کێشەم نییە بەڵام خوێندکارێک کە تازەیەتە زانکۆ کێشەی لە هەکڵ ئەوەیە بێگومان من لەگەڵ ئەوەیان بۆیە بەڕاستی من گلەیەکم هەیە ئەوەیە کە بەڕاستی ئەبێ زانکۆش یارمەتی دەربێ لەمەیە زانکۆ ڕێ ئاسانکە بەوەی کە ئەو سەرچاوانەی کە زۆر سەرچاوەیەکی باشن مەوسوقن بە زمانێکی ترن ینی زانکۆ ئیشی ئەوەیە خوێندکار نزیک خاتەوە لەو سەرچاوانە ئەو سەرچاوانە هەرچۆنی بێزانکۆ ناوەندێکی معریفێ بەڕاستی ئیشی ئەوەی پارە بە سەرچاوە پارە بە کتێب نابێ مامۆستا هەر کتێب خوێندکار بنێرێ بۆ سەرچاوە PDFەکان وا داینێ خوێندکارێک نەزانێ بۆ سەرچاوە بگەڕێ وا داینێ خوێندکارێک ئەو کێشانی هەیە کە باسمان کرد پارەی نییە کتێبێک لە PDF بکڕێ یان ئەو کتێبە مۆسوقە باشانەیان دەست نەکەوێ بۆیە زانکۆ ئەبێ ئەم لینکە دروست کات زانکۆ ئەبێ ناوەندێکی معریفەی هەبێ لە ناو زانکۆیە ناوەندێکی معریفی هەبێ کە بەدی ناکرێ ئەمە ئەو کتێبانەی کە باشن بیهێنێ لە زمانێکی ترن وەریگێڕێتە سەر زمانی کوردیەک شیرین زمانێکی شیرینە بۆ ئەوەی خوێندکار سوودی لەوەربگرێ بۆیە ئێمە بەداخەوە لە زمانە شیرینەکەی خۆشمان خەریکە کرچ و کاڵە بێتەوە گرنگی پێ نادرێ بۆیە ئەمە کێشەکەیە ینی زانکۆ ئەبێ بەڕاستی ئەم ئیشە بکات وەک یاخود ئەوەیە ناوەندێکی معرفی دروستکە لە ناو زانکۆیە ئیشی ئەوە بێ سەرچاوە دەستی خوێندکار بگەێنێ بە سەرچاوە پێشکەوتوەکان و سەرچاوە پێشکەوتوەکان بێنێ تەرجەمەیکە یاخود لینکێک دروستکە لەگەڵ ناوەندە معریفەکانی دەرەوەی زانکۆ بۆ ئەوەی ئەوان ڕاستپێرن چ سەرچاوەیەک باشە و بەسوودە بۆ خوێندکاران لە ڕێی مامۆستایانەوە ئەوانە وەربگێڕێت بۆیە ئەکرێ ئەم لینکە دروست بکرێت ئەم لینکە دوجار کە ئەگەر دروست بکرێت کار ئاسانی دروستەکە بۆ خوێندکار بۆ ئەوەی کە وەکوتمان دەستی ڕەبگات بەو سەرچاوانە سوودی لێوەربگرێ بۆ توێژینەوەکانی لەسەر چ ئاستێ بێ ینی من پێشتری ژوتومە خۆم لە یەکێک لە مەرحەلەکانی خوێندنم
يعني من ئەوەش وتوە بریا زانکۆ بڕێک پارەی کەمیش وەربگرێت ئەو لینکە دروستکە لەگەڵ سەرچاوەکان و ناوەندە معریفیەکانی دەرەوایە بۆ نمونە سەر ئەستی وڵاتانی دەریشەوە یعنی من خۆم حەز ئەەکەم دەستم بگا بە توژینەوە پشکەوتوەکانی وڵاتان بۆ نمونە وڵاتە عەرەبیەکان ینی توژینەوەکانیان توژینەوە تازەکانیان ئەو لینکەم بۆ دروستکە بۆەوەی من پێویست نەکا بچم بۆ ئەوێ پارەم نەبێت بڕێ پارەی زۆر ینی خرج نەکەم لەو لینکە و من دەستم بگات اینجا ئەمە بۆ یەتە خوارەوە بۆ خوێندکارانی خوێندنی بەکالۆرۆز کە ئاستێک نزمەکەی یان ناو زانکۆیە بۆیە بەڕاستی ئەمە ئیشی زانکۆیە ئەبێ ئەمە بکات بۆ ئەوەی کە خوێندکار زۆر ڕاکەڕاک نکات خۆمان نەزانین کە ئێمە لەبار و زروف و دۆخێکی ناهەموارین لە هەموو لایەکەوانەیە ینی زەخت و فشار هەیە لەسەر هەموو چین و توێژەکانە جا سەر ئەوەی تۆ خوێندکار ڕاستپێری ڕاکە بۆ ئەم شوێن و ڕاکە بۆ ئەو شوێن کتێبێک خۆی زانکۆ بەڕاستی ئەرکی ئەوەیە سەرچاوە دابینکا بۆ خوێندکار ینی ئەمە ئیشی زانکۆیە پەرتووک سەرچاوە زانستی پێشکەوتوەکان ئەبێت دابینی کا بۆ خوێندکار ئەگەر ئەمە دابینەکە کەواتە ناوەندی معرفی ئیشی چییە؟ بۆ ئەم بابەتەیان بەڕاستی ینی ئەمە نمونەی زیندومان هەیە لە بەشی خۆمان کتێب دراوە بە خوێندکار مانی گرتووە کۆبوونەتەوە لە دژی مامۆستاکە و دەرسەکە کە وتوانە ئەمە چیە کتێبێکمان پێ ناخوێنرێتەوە و تێناگەین و ینی خوێندکار فێری ئەوە بووە بزەبت مەلزەمەیەکی بیتێ ئیتر ئەو ئەچێ بە سعید لەسەر ئەوە ئەکات فێر کراوە ئەبێ ئەم نەمەتە لەم جۆرە ئەبێ نەمێنێت بەڕاستی بزەبت منیش لەگەڵ ئەوەیان ئەبێ خوێندکار فێری ئەوە بکرێت بگەڕێ بە دوای سەرچاوەیە بەس من ئەوە شمویت کە بەڕاستی ئەبێ سەرچاوەکەش بەردەست بێت بۆ خوێندکار یعنی مامۆستاش ئەبێ شتەکە هەمەلایەنەیە ینی ئەبێ مامۆستاکەش یارمەتی خوێندکارەکەش بات ئەگەر کتێبێکی باشت لایە بیێرێ بەڵام دیسانەوە من بۆ خۆم کتێبم داناوە بۆ خوێندکارەکانم لە کلاس کە سیرەکەم کتێبەکەش عەرەبیە بۆم داناوە لێ مامۆستا لێ تێناگەین ینی من کتێبێکی باشی هەرچ زمانێکی بۆ دانێم ئەو لێ تێناگا من کە بە عەرەبیەکەش بۆم داناوە لێ تێناگا تاقەتی نییە بچێ بیخوێنێتەوانەیە یعنی بەداخەوە وەک ئەوەی خۆشت ئاماژت پێەیە ینی خوێندکاری ئێمە لە سیستمی پەروەردەوە کەوا فێر کراوە ئەم بابەتەکان ئێتێ ڕاوپڕی ئەو بابەتە سعی ئەکا و دەرەجەیەکی بۆ بێنێ بۆ فکری و نەمەتەوە هاتۆتە جامیعە ئێوە لە جامیعەش من تەنانەت خوێندکار هە بۆ پێوتم مامۆستا ئێمە وا تێ نەگەێنراوین کە بیتە زانکۆ هیلاک بکرێن سعی بکەین تەواو پیان و توین کە چیتە زانکۆ ئیسراحەت ئەکەی خۆشی ئەبینی یعنی پێی وای پیانوتراوە کە زانکۆ تەنها شوێنێکە بەس ئەبێ بێ خۆشی لێ ببینی ئیتر تەواو سعی تەواو منیش وتم بەڕاستی ئەو بیرکردنەوەیە و ئەو شتێک کە بە ئێوە وتراوە هەڵەیە چکە زانکۆ هەر شوێنی ئەوە نییە تۆ بێت بالفعل قۆناغێکی ژیانتە ئەیگۆڕێ لە پەروەردەوە هاتوێتە زانکۆ بەڵام زانکۆ بەس ئەوە نییە تۆ بێ خۆ بگۆڕیت و خۆ عەرزکەیت و بچیتە نادی دانیشیت و سەیران بکەیت و ئەم شوێن و ئەومەد ئەو شوێن بگەڕێیت لەگەڵ هاوڕێکانتە زانکۆ بەدر لەمانە ئەم لایەنانەشی هەیە ئەبێت تۆ بشخوێنی ئەی تۆ بۆچی هاتوێتە زانکۆ خۆ ئیتر کە پەروەردە تاو کردووە خوێندن کۆتایی نەهاتووە تۆ هاتووی پسپۆریەکی تازە بخوێنی خۆ ئەبێ لەو پسپۆریە کتێب بخوێنیتەوە راپۆرتکەی سیمینارکەی بە دوایە بچی سەبارەت بەوە ئێستا وردە خۆشحاڵانە ئێستا ئێمە هەر بۆ پسپۆرێکی خۆمان بۆ پسپۆری ڕاگەیاندن وەکو وەزانن پسپۆری ڕاگەاندن بۆ وڵاتی ئێمە بۆ کوردستان تازەیە و کتێبەکانیشی کە هەمووی لەسەر ڕاگەاندنە هەمووی عەرەبیە بە زۆرینەی ئێمە هەمووی پشت بەسین بە کتێبە عەرەبیەکان و تر ئەوەیشی زمانێکی تر بزانێت فارسیە بیان نییە توانێت پشتی ببەستێ خۆشحاڵانە ئێستا ژمارەیەک لەو کتێبانەی کە باشن خەریکە مامۆستاکان خەریکن هەوڵەیەن وردە ئەیکەن بە کوردی و بۆ کوتمان پسپۆرەکە تازەیە دەرچووی و گەیشتن بە پلەی دکتۆری و پرۆفیسۆر و ئەمانەش وەک لەقەبێکی بەرز ئەوەندە نابێت یعنی بۆیە وردە خەریکە خۆشحاڵانە ئەوە ئەبینین بەڵام ینی ئەوەیە هەموو مامۆستایەکیش دانانیشی ئەمە بکە بۆیە بەڕاستیەکەی بەدر لەمەش ئەمە بە باسی توێژینەوەکانیش بکەین ماستەر نامەکان تێزی دکتۆراکان هەمووی ئێستا خۆشحاڵانە بە کوردی ئەنووسرێن خوێندکار ئەتوانێت سوود لەمانەش وەربگرێت هەمووی بە زمانی شیرینی کوردی خۆمانن
و من وەکوتم بەڕاستیش ئەمە ئەرکی زانکۆیە ئەبێ زانکۆ بم ئیشەش هەڵسێ بەڕاستی پشتی دەستی مامۆستاکان بگرێ هانی مامۆستاکانی بە ڕێخۆشکە بۆ ئەوەی کە سەرچاوە بیانیەکان نزیک خەنەوانێ سەرچاوە تازەیە بکڕێ و بهێنرێ و وەربگێڕێتە سەر زمانی کوردی بۆ ئەوی خوێندکاران سوودی لێ وەربگرن ئێمەش لەگەڵ ئەوەیان منیش بۆ خۆم حەز ئەەکەم کە کتێبێکی عەرەبی نێم بە خوێندکارەکانم کتێبێکی کوردی بم بە خوێندکارەکانم بۆیە خۆشحاڵانە خەریکە وردە ئەمە لە هەوڵانە ئیشی لەسەر ئەکرێت.